تایبەت بە ئابووری شاری سلەیمانی لە ڕووی سەرجەم سێکتەرەکانەوە دەمەوێت بە دوواداچوونێک بکەم. ئەگەر چەند ساڵی ڕابردوو لە سنووری ئەم پارێزگایە بە نمونە وەربگرین بە ڕێژەی 130 پیشەسازی هەموو عێراقی پێک دێنا. سەرمایی وەبەرهێنان لەم شارەدا نزیک دەبێتەوە لە 20 ملیار دۆلار. بەڵام داتا و ئامارەکان لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا ئەوەمان پێ دەڵێن کە جوڵە بازرگانیەکان لەم شارەدا ڕووی لە کەمی کردووە. دەمەوێت بە دوواداچوونێک بکەم خاوەنکار یاخود ئەو کەسانی کە جونگە بازرگانەکانیان بەدەستە لە سنووری ئەم پارێزگایە بدوێنم بزانم ئەو کێشە و گرفتانە چین کە ڕوبەڕووی ئەم پارێزگایە بۆتەوە. لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. پارێزگای سلەیمانی 130 پیشەسازی هەموو عێراق پێک دێنێ. دەواازە فەرمیەکانی ئەم پارێزگایە: پەروێزخان، باشماخ، سەیرانبەن، دەواازەی نیمچە فەرمی، کێلێ و پشتە. وەبەرهێنان 600 وەبەرهێن لەو شارەدا بوونی هەیە. ژمارەی بەڵێندەران لە سنووری پارێزگای سلەیمانی 1200 بەڵێندەر. بازرگان 4000 بازرگان لە سنووری ئەو پارێزگایە بوونی هەیە. سەرمایەی وەبەرهێنان لە سنووری پارێزگای سلەیمانی 19 ملیار و 959 ملیۆن دۆلارە. ئەوانەی پەیوەستن بە ئەنجامدانی جوڵەی بازرگانی و وەبەرهێنان لەم شارە چۆن و چ ڕێگایەک بە گونجاو دەزانن سەبارەت بە باشترکردنی ئابووری شاری سلەیمانی. وەک لە پێشووتر ئاماژەی بۆ دەکرا ئاستەنگی زۆر لە بەردەم بازرگانان دروست دەکرێت. وەبەرهێنەرێکی خاتوون لەم شارەیە تایبەت بە شاری سلەیمانی ئێوە زیاتر لە شتەکانە شارەزان شتەکان باشترە بینن بەریەکەوتنتان زیاترە. دۆخی وەبەرهێنان لە سلەیمانیە چۆنە لە چه ئاستێکایە؟ سەرتا بەخێر بن بۆ پێشانگای نێودەوڵەتی DBX لە سلێمانی. دۆخی وەبەرهێنان لە دۆخێکی باشایە لە چاو ئەو قەیرانی داراییە و وەزعی سیاسی وڵاتانی دراوسێشمان کە ئێستا ئەگوزەرێ فرۆشێکی باشمان هەیە ئێمە بۆ پرۆژەی نیشتەجێبوونەکەمان. هەرچەندە سلێمانی لە زۆر سێکتەری وەبەرهێنانە خۆی بینێتەوە گەشتیاری و نیشتەجێبوون و بازرگانی. ئێمە پرۆژەی نیشتەجێبوونمان هەڵبژاردووە وەکو پێشینەی کارەکانمان کاری تیاکەین و خاوەنی پرۆژی نیشتەجێبوونی کە بووین لە ساڵانی ڕابردووە سەرکەوتوش بووین. خاوەنی دوو پرۆژەی گەشتیاریشین. ڕەنگەم پرسیارە بۆ سەرجەم وەبەرهێنانی کوردستان بێ. زیاتر ئەوەی کە هەیە تایبەت بە وەبەرهێنەکانی کوردستان فۆکسەکەیان زیاتر لەسەر یەکەی نیشتەجێبوون. ئەمە خێری یەکەی نیشتەجێبوون چۆنڵی باشترە خێراتر پارەکانیێتەوە دەستیەوە یا سێکتەرەکانی تر کارکردنیانە زۆر قورسە لەم وڵاتەیە؟ هەموو سێکتەرەکان ئەگەر جددی بیتایە و بە دووسۆزی کارەکە بکەی هەر سەرکەوتۆ بیت. هەرچەندە پرۆژەی نیشتەجێبوون مەبلەغێکی زۆر پارێکی زۆر سەرفەکەیت و هەرچەنەوە ئێمە بەقیستیشە بۆ مودەیەکی زۆر دوور و درێژی پێچێت تاگەینەوە ئەو ئاستی مەبلەغی کە سەرفمان کردو بۆ هاوڵاتی. ئەس وەکو لۆکیشن و وەکو باستەر پلان شاری سلێمانی پێویستی بە زیادکردنی یەکەی نیشتەجێبوونە بۆ هاوڵاتیان. سلەیمانی پێویستی بە چییە؟ پێویستی بە هاوکاری وەبەرهێنەرە ئاسانکاریە بۆ وەبەرهێنەر ناوخۆیەکان، پێویستی بە سەرفکردنی ئەوەی کە تۆ باسەکەی سلفەیە، پێویستی بە چییە؟ سلێمانی زۆر پێویستی بەوەیە لە هەموو ڕێکۆ ئاسانکاریمان بۆ بکرێت. ئەو سلفانێ لە ڕابردوومانە بە بۆنەی کارەکانی کەمانەوە حجز کراوە بۆمان سەرف بکرێتەوە بۆی ئێمەش خزمەتی شارەکەی پێ بکەین. خاتو ئەڤین ئێوە وەبەرهێنەران، ئێوە کۆمپانیایکی ناوخۆین بۆ نمونە زۆر جار ئەم گلێژ لە ئێوە کرێ بۆ نمونە ئێوە هەر باڵەخانەکان بەرزەکەنەوە مەسەن ڕەچای کوالەتی ناکەن، ڕەچای باری دارایی هاوڵاتیان ناکەن. بۆچی وەبەرهێنەکان هەموو وەبەرهێنەکان ئەمە وەردەگرێتەوە یان ئەوەی ئێمە جیاکاتەوە لە هەموو پرۆژە نیشتەجێبوونەکانی ترەوەیە کە زۆر ڕەچای باری دارایی هاوڵاتیانمان کردووە و هەموو کڕارانیشمان با لێرەوە خۆیان شاد حاڵی ئەوە بن کە نسبەت تەناسوبیان بۆ ئەکرێ ئەو مەبلەغە پارەی پێیانە لە 10,000 دۆلارەوانەیە هەتاکو 4,000 دۆلار کە ئیتر ئەخیر کێشێکیەکانمانە لیان وەرگیرەوە. هیچ کەسێ نەبوو دەست بە ڕۆ بێتێت و هیچ کەسێکیش نەهاتۆتە لای ئێمە بە دەستی خاڵی و بێ عەقدی شوقە ڕۆشت بێتەوە. باشە تۆ گەر خۆت خەیتە شوێنی هاوڵاتی یاهوو وەخو وەبەرهێنەرێک لە هەموو یەکانی نیشتەجێبوونی هەرێمی کوردستان ڕازیت؟ ئەوە ناتوانم من قەرار بم لەبەرەوەی هەموو یەکەیە کە دروست کراوە لەو زمانەیە و لەو زروفە وەبەرهێنەرەکەش هەر ئەوە نا یعنی زانیاری و شارەزایی هەبووە. لەوانەیە من لە ڕابردووە پرۆژەی نیشتەجێبوونی کەم هەبوو بێت بۆ کوالیتی ئێستا و بۆ مادی ئێستا دەستمەکەی نەمتوانی بەجێبەجێ بکەم.
بۆ مەبلەغە پارەی خاوڵاتی پێشکەشی منی کردووە توانیمە هەر ئەوان پێشکەشکەم و زۆر باشیش بووە کەمە بە مەبلەغی $20,000 بۆ بە ساحێبی یەکێکی نیشتەجێبوون لە باشترین لۆکیشنی سلێمانیە. بەس لەم پرۆژێمانە ئامانجی ئێمە ئەوەیە بە های کوالیتی و باشترین یەکەی نیشتەجێبوون پێشکەش بە هاوڵاتیان بکەین بە هەموو خزمەتگوزاریەکانیشەوە. کەسایەتیەک وەکو خاوەنکارێکە لەم شارەیە لە سنووری پارێزگای سلەیمانیان پرسیارەدا ڕاستە بکەم چی بکرێ باشە بۆم دۆخی ئێستا بەدەست ئەزای چۆنە چی بکرێ خەڵک ئیشەکە حکوومەت نایڵێ ئێستا تۆ بچۆ مەحمەلێ بڵێ مەحمەلێدانێ 3 ساڵ مەعامەلاتێوی 30 دانە ساڵی ڕەبەق ئەوێنن ئەو بنە تەکاکە کابرا سەرمایەکی دایناوە بۆ پرۆژێ 3 ساڵ ناوەستێ بە دیارەوەی ئەم سەرمایی بۆ تااقەتیە چێ بیرتە چێتەوە بەرنامەکە چووە ئەسڵەن تۆ ئەقدێک لەگەڵ شەریکێکی سینەکەی بۆ مەحمەلێ ئەخدەکە دوای 6 مانگ باتڵە ئەم بە 3 ساڵ جوابە نایەتەوە دایرە ئاسانکاری بکەن کاکە بەشێک بکەنەوە جێگای شکات بێ بەنامە بێت ئەم شکاتە بگات ئێوە بچن مەسەرە من کێشەیەکم لە شارەوانیە لەوە بەریانان هەیە بەنامەیە بیگەێنم بۆ ئێوە بەداتە چوونی بۆ بکەم زانە ئەم کێشەیە چییە ئێستا من بۆ نمونە ئەماڵێم من وەبەرێنانی سلەیمانی بیناکەی من بوو ساڵێ 4 ساڵ و 8 مانگ کرێم داسە وەرنەگرتووەوە 5 ساڵ داواشم کردووە پارەکەم بەنیە ئەیکەم بە خەسەخانەیەکی هیوە ملیارێکە 5 ساڵە دەسیم پێکەن 5 ساڵە دەسیم پێکەن بۆ پارەیە نازانم تایبەت بە شاری سلەیمانی چەند بازرگان و وەبەرهێنەرێک و خاوەن سەرمایەک هەن کە بە گوتەی خۆیان زۆر خزمەتیان بەم شارە کردووە و تەواوی سەرمایەکی خۆیان بەگەڕ خستووە بەڵام ئەوان پێویستیان بە پاڵپشتی زیاترە و هەروەها ئاسانکاریە لەسەر جەم دام و دەستگاکانی حکومەت بۆ ئەوەی کارەکانی خۆیان بە باشترین شێوە ئەنجام بدەن. تایبەت بە شاری سلەیمانی بەڕێستان کەسایەتێکی دیارن لەم شارە و ئەزمونێکی باشیشتان هەیە لە بازرگانیە لەوە بەرهێنانە هەموو خودی کەسایەتی خۆت من دەمێت سەبارەت بە دۆخی ئابووری ئەم شارە لە ڕووی ماستەر پلانەوە ئەم شارە چی پێویستە چی بۆ کراوە و چیشی بۆ نەکراوە پێویستە چی بۆ بکرێت سلەیمانی وەکو شارەکانێکی کوردستان هەنگاوی خۆی ناوە لەم بوارەیە بەڕاستی و خەڵکانێکی زۆر جوان دەستیان هێناوەتە ناو کار و پرۆژە و کۆمەڵێ کار و پرۆژەی جوان دەستەبەر بووە و وەلحەمدولیلاوی کەڕەچاوە کرێ ساڵ لە دوای ساڵ ئەو پرۆژانەی کێنە ناوە باشترن لەوانەی پێش خۆیان لەواچێت سوود وەرگیرا بێت لە باشی کارەکانی پێشوو و لە خراپەکانیشی بۆی باشترکەن و خراپ باشکەین لە ئامی پرۆژەکان کە ئێستا جێبەجێ بێ لە سلەیمانیە زۆر جیاوازی بەدیەکرێت لەگەڵ ئیشە کۆنەکانە و بەتەکی دەستخۆشیمان هەیە بۆ زۆرینەی سەرمایه‌دارەکان کە توانیانە دەست بە جوانی سلەیمانی و ڕاگن و سلەیمانی جوانترکەن ئەو هەوڵ و کۆشش کە دراوە لەلایەن برادرانی مستەسمرین و شتیان بەبەرهێناوە بتوانین بلکەن بەیەکەوە بە شێوازێکی زۆر جوان و نەتیجەکەی خۆیان بە جوانیە بێ بەدەستەوە زۆر باشە بابەتێک هەیە لە زۆربەی وڵاتانی کە ژێرخانێکی ئابووری زۆر باشیان هەیە بەرە و پێشکەوتووە ڕۆنایی ساڵ لە دوای ساڵ گەشەی ئابووریان زیادەکە دەستگیرۆیکردنی وەبەرهێنە ناوخۆیەکانە ئەمە لە هەرێمی کوردستان و لە شاری سلەیمانیش بە دیاریکراوی تا چەند چۆنڵی پەیڕەوی ئەمە کراوە هانی وەبەرهێنەری ناوخۆی درابێ پاڵپشتی کرابێ کە وەبەرهێنان کە لە گشت سێکتەرەکان بەبێ جیاوازی وەی کاڵێ وەبەرهێن و هاندانی وەبەرهێن ئەبێت تۆ کار ئاسانی بۆ وەبەرهێن بکەی بەڵام سەری ئەو سەریشی ڕاگری بزانێ چۆن ئەم سوودە پەخشەکەی نەبێ بە سەبەبی دەوڵەمەندبوونی زاهری کەریمە ڕەش بەتەنها نەخێت زاهری کەریمە ڕەش ببێ بە پردێک کارێک ئەنجام بات قازانجێکی بە ڕێژە بکان نسبی لە دوای زاهری کەریمە ڕەشەوە بە هەزارەها خەڵک شوقە و خانووی هەرزانی دەستکەوە بێ بە ساحێبی وەحدەی سەکەنی و ماڵی خۆی بە قیمەتێکی گونجاو ئەگینا تۆ زەویەکی خۆڕایی بی بە من و منیش بەوەستی خۆم دروستی کەم و بەوەستی خۆم دروستی بیفرۆشم من هەر لە کۆنەوە ڕەخنەم لەم سیستمە گرتووە وتمە نامە هەڵەیە کامە بەزەبێت بەمای دەوڵەمەندبوونی چەند کەسێک
نابێت بەمایی خۆشگوزەرانی خەڵک کاتێک کە من شوقەیەکم دەست کردۆ لەسەر ئەرزێکی خۆڕایی و شوقەکە 3 دەفتەری تێچۆ لە سەروی فرۆشمەوە بە 20 منم کە 7 دەفتەر قازانجەکەم بەڵام من مەفروض وایە ئەم شوقەی کەسەی تێچۆ 2 دەفتەری کەش خێری بچێتە سەر بەلای زۆرەوەش زۆرم وتووە خەڵکێک هاوڵاتیەکی وەکو بەڕێز خەڵکانێکی کە مۆزەفێ فەرمانبەرێ بتوانێت شوقەیە بکڕێ بە 5 دەفتەر لەبەرەوە ئەبێ ئەم ئیشێکی تەکمیلی بێ یعنی هەموو بەرهێنەکان بتوانن ئیسفادە بکەن قازانجکەن خەڵکی دوای ئەوانیش بتوانێت ئەوساکە کڕین زۆرە بێت خەڵک لە باتی بتوانێت شوقەیە بکڕێ سیانەکڕێ بابەتێکی تریشەیە کە دەڵێن ینی هەندێک لەوە بەرهێنەرەکان بوونەتە زەر و زیان بۆ ئەم وڵاتە چۆن وا بکەین وە بەرهێنەرێکی ڕاستەقینە جیا بکەینەوە لەوە بەرهێنەیە کە پێڵەن چۆن لەی هەڵتۆقی و لە ماوەی ساڵێک 2 ساڵ لە مدتێکی کەمە بۆ بە خاوەنی کۆمەڵە پرۆژەی زۆر ئەمە چۆن جیاکاری بۆ بکەین چۆن هەڵی سنگێنین قوربان من پێشێکی کە لەگەڵ بەڕێز دوام ئەم شتە خەتای وە بەرهێنەکە نییە خەتای سیستم و نظامی بەخشینەکەیە ئەنی کە بە جەنابتم وت نمونم بۆ هێنایتەوتم ئێمە یارمەتی دراین لە چەند بوارێکە مەفاقز معاملی عەلەفین بەڵام دواییتر تەحسیل حاصلەکەی ملت دەیچنیەوە بەڵام ئەم سیستمە ڕێیاوە ینی خەتای شەخص نییە ینی تا ناوی شەخص بێ بڵێم شەخصە خراپ تەسەڕوفەکە خراپ کردارەکە بەڵام ڕێچکەی قانونەکە ئەوە زەمینە سازی و خۆشی بۆ ئەو کردو کە هیچ ڕقابەیەکی لەسەر ئەو نەهێشتووە لەبەرەوە من هیچ گلەیم لە ئەشخاص نییە بەڵکو منەمەوێت تعدیلی سیستم و ڕێگا و ڕێ و ڕسمی وەبەرهێنان بکەین چۆن وەبەرهێنان بتوانێت ڕووناکی خۆی و سێبەری خۆی پەخشکا بەسەر گەورەترین ژمارە خەڵکە لە وڵاتە و ببێ بە مای هەندان بۆ دروستبوونی پرۆژەی زۆر و گەورەترین خەڵک لە هاوڵاتیان بتوانن سودمەند بن لە سایە و سێبەری پرۆژەکان و لە وەبەرهێنان پرۆژەکانی وەبەرهێنان و کابینەی نۆ لە سنووری پارێزگای سلەیمانی ساڵی 2022 سێکتەری بازرگانی 10 پرۆژە کەرتی پیشەسازی 6 پرۆژە کەرتی گەشتیاری 2 پرۆژە کەرتی فێرکردن 1 پرۆژە کەرتی نیشتەجێبوون 1 پرۆژە کەرتی تەندروستی 1 پرۆژە کەرتی بانکەکان 1 پرۆژە کەرتی خزمەتگوزاری 1 پرۆژە سێکتەری وەرزشی 1 پرۆژە کۆی پرۆژەکان لە ساڵی 2022 کە مۆڵەتیان پێدراوە 26 پرۆژە دۆخی وەبەرهێنان و پرۆژە گرنگ و استراتیژەکانی ئەم شارە دەبەمە لای بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلەیمانی بزانم ئەوان چی دەڵێن لەبارەی پرۆژەکانی شارەوە چۆن توانیویانە مۆڵەت بۆ وەبەرهێنەر و بازرگانە ناوخۆیەکان بدەن کام پرۆژانە ئێستا لە بواری جێبەجێکردندایە ئەگەر وەکو کەسی یەکەمی وەبەرهێنان لە شاری سلەیمانیان پرسیارە ئاڕاستی بەڕێستان بکەم ئێستا دۆخی وەبەرهێنان چۆنە جوڵەی بازرگانی چۆنە لەم شارەیە لە ڕاستیە وەبەرهێنان خۆی هەر لە هەرێمی کوردستان ئێستا دوای ئەوەی هەم لە کابینەی نوێە جەنابی سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران و سەرۆکی دەستەی وەبەرهێنان و ئێمەشی لەگەڵا بێ هەر هەمومان هیمەتێکی تایبەتمان لەم کابینەیە کرد بۆ ئەوەی وەبەرهێنان بە شێوەیەکی تازەوە نوێ کاری لەسەر بکرێەوە ئێستاشە وەک بینیتان لە چەند هەفتەی پێشواوە بوو جەنابی کە قوبات جێگری سەرۆکوەزیران زۆر بە ڕاشکاوی لەگەڵ هەموو فەرمانکانی حکوومەت قسەی کرد و کۆبنەوەی لەگەڵکردن و هەمومانی بان کردەوەیەوە پێی وتین ئەبێ پرۆسی وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنان بە شێوەیەک بن کە لە خزمەتی خەڵکا بن و ئەشبێ بە شێوەیەک بێ کە نەبێتە هۆی بێزارکردنی سەرمایەداران و نەبێتە هۆی ئەوەی کە سەرمایەداران ئەم شارە و هەرێمی کوردستان بەجێ بێڵن بۆیە لە ئێستاە لە ڕاستیەکەیدا زۆر جوڵێکی جوان لە پرۆسی وەبەرهێنان هەیە و کارێکی باشی تیاکرێت لەلایەن لایەنە پەیوەنددارەکانەوە و ئێمەش شەو ڕۆژمان قسۆ سەرێک بۆی بتوانین لەم ساڵە و ساڵی داهاتوو لەم ساڵە کۆمەڵێ پرۆژەی باش مۆڵەت بین و لە ساڵی داهاتووە بە پلان کار بکەین و بە شێوەیەک کە هەموو پرۆژەکان لە خزمەتی خەڵکا بێ و لە خزمەتی دەستی کارا بێ و لە خزمەتی جوانکردن و پێویستیەکانی خەڵکدا بێ سەر باشە کۆمەڵە پرۆژە هەبوون لەم شارەیە و بەشێک لە شارەکانی تیژێن بەهۆی کۆمەڵە قەیرانەوە ڕاگیرابوون بەڵام لە سلەیمانی جیاوازتر بوو پرۆژەکان ینی ڕاگیرانەکەی ئێستا توانین بڵین بە ڕێژەی سەدا چەند ئەم پرۆژانە کەوتونەتەوە کار
من لە ڕاستیا لە سلێمانیە کێشەی کەمترین کێشەی پرۆژەم هەبووە لە ڕاگرتنە ئەوە تەنها یەک پرۆژە مابوویەوە و ئەویشمان قسۆتە کار ئێسایی شەکاوە بەردەواماوە پێشتریش من ئەوم لە هەموو ڕاگەنەکان و باس کردو کە سلێمانی کەمترین کێشەی هەبوو هەرچی پرۆژەیە کێشەی هەبوو ئێمە توانیمان لە کاتی خۆیان چارەسەری بۆ دابنین و بە شێوەیەک لە شێوەکان خەڵ نەهێڵین خەڵک تووشی یا زەرمەند بێ یا تووشی کێشە بێت کێشەی سەرفکردنی سلفە و چەکوانەش نەبوو ئەوانەی کە خەڵکانێک ئەگەر زەرمەند بوو بێتن ئێمە توانیمان لە ڕێگای پرۆژەکانی ترەوە بۆیان خەرج بکەینەوە و نەهێڵین کەسان زەرمەند بن هێنانە ناوەی پارەی قۆرز ڕاکێشانی وەبەرهێنەری بیانی لە سنووریەم پارێزگایە تا چەند کاری لەسەر کراوە چونکە هەندێک پرۆژە هەیە ڕەنگە لە توانا و ئیرادەی وەبەرهێنەریشی ناوخۆیانە بێ یاخود بە هەمانگی کار بکە ئەمە چۆن کارتان لەسەر ئەمە کردووە دیارە ئێمە زیاتر لە پرۆژەکانی پیشەسازیە ئەوە کراوە چکۆم پرۆژەکانی پیشسازی و خۆتان زان بۆ نمونە کۆمەڵێک کارگەی چیمەنتۆ لێرە مۆڵەت درراوە کە زیاتر لە حەو پرۆژە مۆڵەتی هەیەەوە لە پێنج کارەکەین ئەمانە بە خیبرە و تەنهای خۆمان ناکرێ بۆیە پێویستی بە وڵاتانی دەرەوەی جۆن بێچەر بکە لەگەڵ ئێرەیا تا بتوانێت کۆمیسە پرۆژەمان هەیە چیمەنتۆیە ساڵێ دوان بۆنی کۆرۆنا و ئەو وەزعەوە چاوەڕوانی ئەوەیە کە ئەو تیمێکی فەڕەنسیە بۆ نمونە تیمێکی سینیە تیمێکی وڵاتێکی ترە ئەم تیمە تایبەتن بەوەی بێن ئەو کارگانەدا مەزرێنن چۆن ئامێرەکانیش لەوەیەت ئامێرەکانیشێت لەوێەوە و دامەزراندنی کارگە بۆ خۆی بەشە گەورەکەی مۆزوعەکەیە چکۆم تۆ ئێمە شوێنەکانمان هەیە و ئەمەدەکارەکانیشمان هەیە بەڵام مێنێتەوە سەر ئەوەی پێویست بە خیبرەی ئەوانی شەکا بۆ ئێمە لە دوایەوە خۆمان نەبین بە خاوەنی ئەو خیبرانە هەڵبەتە و کاری باشش کراوە لەو بابەتی ئەوەی پەیوەستە بەکەرتی بازرگانی و پیشەسازی و گۆڕینی ئاڕاستەی بازرگانیە لە دەروازە سنووریەکانی سلەیمانیەوە بۆ خوار و ناوڕاستی عێراق بزانم هۆکار چییە کە ئێستا بازرگانانی ئەو شارە کاڵا و بەرهەمەکانیان لە دەروازە سنووریەکانی عێراقەوە هاوردەی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارێزگای سلەیمانی دەکەن گفتوگۆیەک لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلەیمانی دەکەم. ئێوەلانیشی پەیوەندیدارن بە بازرگانانەوە بەوانی کە خاوەن کارن لە لای ئێوەن تایبەت بە شاری سلەیمانی دۆخی بازرگانان چۆنە؟ بەڵێ دۆخی بازرگانی ئەتوانم لە ئاسێکی مامنەوەندیدایە ئەوە شەگەڕێتەوە بۆ ئەوە باشتر وایە چاکتر وایە لەبەر ئەوەی کەوا دەواازەکانی خواروی عێراق کاراسانی زیاترەکەن بە هاوڵاتیان بۆ بازرگانەکان ڕێڕەوی بازرگانە تا حەدێک چۆتە دەواازەکانی خواروی عێراق کە زۆر دەواازەیە کە ڕەبتە بە ئێرانەوە کاراسانیان بۆکەن نزیکترە ئەتوانم بڵێم ئەمە تەسیرێکی سلبی کردووە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی. باشە ئەمە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە ئەم بابەتە بابەتێکی ینی بە هەند وەرنەگیراوە چارەسەرەکە ئەبێ حکوومەتی عێراق دابمەزرێ بۆی ئەو نایاسایانەی کە ئەکرێ لە دەواازەکان ئەبێ چارەسەر بکرێ تەبان لێرە بە یاسا ئیشەکرێ پێناسەی گومرجی هەیە ئەمە ناتوان بێ شێوازێ لەو پێناسەیە لابەرن و بێوەکو خۆی جێوەجێ بکرێ بەس بە داخەوە لە دەواازەکانی تری خواروی عێراق بە شێوازی شتێرەکرێ کاراسانی زیاترەکرێ لەبەری بازرگانەکان ناچارن ئەبێ لە قەسرەوە بارەکانیان بێنیان لە عەقەبەوە ئەمەش تەسیراتی خۆی کردووە. کاکسیبان ئێوە ڕێکخراوێکی ئابوورین ینی ئامانج و دروشمی ئێوە هەمیشە ئەوەیە کە خزمەتی بازرگانان بکەن جوڵەی بازرگانی زیادکەنەوە ینی بۆ ئەم دۆخەی ئێستا بە تایبەتی بۆ شاری سلێمانی کە هەمیشە فۆکسێکی وای لەسەر بوو کە جوڵە بازرگانیەکان لەلایەنی وەبەرهێنان لە هەموو سێکتەرەکانە بەرەو داخشان هاتووە دەوری ئێوە چی بووە؟ باڵێ ئێمە هەموو کاتی بەڕاستی باسی هەر ئێمە نەڵین بازرگانی ئەوێ بڵین پیشەسازیش چونکە پیشەسازی بە قەناعەتی من فاکتۆرێکی زیینووە و ئەبێ زیاتر چاوپشێنەوە بە یاساکانی پیشەسازیەوە لەبەرەوەی پیشەسازی پارەی تۆ بە هەدەر ناڕواتە دەرەوە و پارەی تۆ ناخوا ئەمێنێتەوە جوڵەیتی ئەکەوێ لە ئەین کاتیشە هەلی کار ئەڕەخسێنیە بۆ کۆمەڵی خەڵک و ناچاندنی کاڵەکانی هەرێمی کوردستان بە شارەکانی خواروی عێراق
بۆی ئێمە بە بەردەوامی پێداگری لەسەر ئەو کەرتاکین لەگەڵ حکوومەت و لەگەڵ لانی پەیوەندیدارە بۆ پێیکە ئێوە لە بازرگانانەوە نزیکن لە خاوەن کارگەکانەوە نزیکن بۆ ئەم شارە بۆی کە جوڵی بازرگانی زیاد بێ کەرتی بازرگانی پیشەسازی بەرەو پێش ینی فەرقی هەبێ لەگەڵ ساڵانی ڕابردووە چی بۆ بکرێ باشە؟ ئێمە هەموو کاتی وتومانە بازاری عراق بازارێکی گەورەیە وڵاتانی دراوسێمان چایان بڕێتەوە بازاری عراق ئێمە ئەبێ پەلە بکەین لە کەرتی پیشەسازی کەرتی کشتتوکاڵی گەرتی گەشت و گوزار کە ئەمە زیاتر هەلیکار بۆ خەڵگە ڕەخسێنیە بەداخەوە یاسایەک لە دەسەیەوە بەرهێنانەوە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە ڕێژەی لە سایەکی داناوە لە کەرتی خانوبەرە وەربیگێری لە تێچۆکەی لە کارگەکان پیشەسازی لە کشتتوکاڵ لە گەشت و گوزار ئەمە خۆی ئەبێ ئەم کەرتانە گەڵەتە قەیناکە کۆمەڵێک کرد تەحملی سایەکە کاک بەس کەرتی پیشەسازی ناتوانێت لە سایەک تێچووی کارگەکەی بدا بە حکوومەت یان کەرتێکی کشتتوکاڵیە پرۆژەی کشتتوکاڵیە کە خزمەت بە وڵاتە گەیەنیە چونکە قازانجی کارگە و قازانجی پرۆژەی کشتتوکاڵی بە ئاسانی قازانج ناکە فەتێکی زۆری ئەوێ. لە کۆتایی ئەم بەرنمەیە ئەم پێشانگە نێودەوڵەتیەی شاری سلەیمانی وەک نمونە وەردەگرم کە ئاخۆ کردنەوەی پێشانگا لە سنووری ئەم پارێزگایە بۆچی زۆر سستی پێوە دیارە لە هەمان کاتیژە چۆن وا بکرێت بەرهەمی کارگەکان و کۆمپانیەکانی دیکەی پارێزگاکانی دیکە لە سنووری ئەم پارێزگایە ساغ بکرێنەوە. هۆکار چییە؟ تۆ وەکو کۆمپانیاکەی خۆت وەکو کارگەکەی خۆت هاتووی لە دووهۆکەوە لە شاری سلەیمانی لە پێشانگایەکی نێودەوڵەتی بەشداری کاک دیاری طبعا چەندین هۆکار هەنە یایەکێ هاتیمە سلێمانیەدا بشێن هەڤنیاسینێک مابەینەمە و بەینە کۆمپانیە الڤێرێ بشکدار بووین ئەم هەڤنیاسینێکە بکەن یا دوێ ئەم بەرهەمێ خۆی نافخۆیی نیشە خەلکێکی بدەین کۆ بەرهەمێ نافخۆیە مە ئەوە ئەم ji بەرهەمێکی جان چاکەین یا سیێژە ئەوە ئەمی بەرهەمی هاندانە خەلکی خۆ بکەین کۆ بۆ کڕینە بەرهەمێ نافخۆی بەدەل بەرهەمێن بیانی. باشە مشکیلە ئاریشەی کۆمپانیا و کارگە ناوخۆیەکان چییە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە شارەکان یەکتریە؟ کەک دیاری طبعاً کۆمپانی ئەس بێم هەمی ئێکودۆنان یاسن کۆنتاکت گەل ئێکودۆنینە ئەف پێشانگەت هۆسا gelek baş e kontak navmayînava da çêt bît êkudût niyasin zanin ka çi berhem heye çi berhem nîne û ya dibêje seredana mesela bajêr bi bajêr nîn yani çêt bît daxilî bajêrekî de yan ji parêzgehekê de kompanî hemû êkudû neniyasin çekî kontak teka hosal gelwanîne ku êkudû niyasin ev arîşeka mezin e kompaniyet navxweyî meyit heyn. Başa. Êsa tu hatûyî te Silêmanî. هیچ کێشە و مشکلەیەکت بۆ دروستە بێ ئەگەر کاری بازرگانی بەرهەمەکانی خۆ ساختیتەوە لێرە؟ نا بالعکس بۆ من باشترە ئەس بەرهەمێ خۆی ناوخۆیی ئەزش دۆک بینمە وێرێ و بالعکس جێ سلێمانیش کارگەک هەبیت بینتە دۆکێ بەرهەمێ خۆ دەتەن یاسین بۆ خەلکێکی وڵاوە بەرهەمەمەیە ناوخۆیە و بەرهەمێکی کوواڵەتیە و بەرهەمێکی باشە. دەبینین پێشانگا لە شاری سلەیمانی جیاوازترە لە شارەکانی تر چۆنڵی تۆزێک سستیە گلاوازیەکی پێوە دیارە هۆکارەکەی بۆ چێ گەڕینەوە؟ هۆکارەکەی چەند هۆکارێکیە یەکێکیان تۆزێ دووری شوێنەکەیەتی دوو زۆربوونی پێشانگاکان کە ماوەکانی نزیکە لەگەڵ یەکتری دوو ئابوووریەکەش تۆزێک تا ڕادەیەک ئەمیش یان دەوریەیە ئەم ساڵیش پێشانگاکە تقریبان کەتە کاتێک کە تازە سەرەتای قوتابخانە و خوێندنەوە شتەیە ئەمەش دەورێکی هەیە. چی بکرێت باشە بۆی کە مەسەلەن شارێکی وەکو سلەیمانی هەم جوڵە بازرگانەکانی زیاد بێ هەم پێشانگایەکی کە لەم شێوەیەکرێتەوە زۆر بەهێز بێت؟ گرنگی دام بە پێشانگاکە چەند زۆرێکە ئەوەیان چەند شتێکە ئامادەبوونی بەرپرسان هەم ئیداری هەم حکومی هەم بەرپرسانی تریش ئێمە خۆ دەزانین وڵاتەکەی ئێمە هەم حکومی هەم حەزبیشە و هەموو ئەوە ئەمە گرنجێکی زۆری هەیە ئامادەبوون. دوو هاوکاری ئەو کۆمپانیانە بکرێت کە بێن بەشداری پێشانگاکان نەکرێن یان کارگە ناوخۆیەکان هەموو ئەمانە زۆر پێویستە. پرۆژەکانی پارێزگای سلەیمانی
سەرجەم پرۆژەکان 332 پرۆژە، پرۆژە تەواوکراوەکان 179 پرۆژە، پرۆژەی تەواو نەبوو 19 پرۆژە، پرۆژە هەڵوەشاوەکان 34 پرۆژە. کۆی گشتی سەرمایی سەرجەم پرۆژەکان لە سنووری پارێزگای سلەیمانی 19 ملیار و 559 ملیۆن دۆلارە.